سەرەتا بە خێرهێتنی میوانە بەڕێزەکان و ڕێکخراوەکان و ژنانی ئازاد دەکەین. ئێمە لێرە ئامادە بووین بۆ شەرمەزارکردنی ئەو هێرشانەی کە پێش 2 ڕۆژ کرایە سەر شاری کۆبانەی کە تێیدا 3 ژنی تێکۆشەر سڤیل شەهید کران. هەروە وەک ئەمەی دەزانین کە وەکو ئەمڕۆ 25/6/2015 بە هێرشێکی هۆڤانە و دژی مرۆڤایەتی هێرش کرایە سەر کۆبانەی و 300 سڤیل تێدا شەهید کران. بۆ ئێستاش پێش دەستپێکردنی بەرنامەکە دەقەیەک لەسەر ڕۆحی پاکی شەهیدان ئەوەستین. شاهید نامێرێ، شاهید نامێرێ، شاهید نامێرێ. بۆ ڕایە گشتی ئیدی بۆ هەموو جیهان ئەشکارە بوو کە دەوڵەتی فاشیستی تورکیا سیاسەتی قڕکردن و لەناوبردن لەسەر تەواوی گەلی کورد بەرێوە دەبێت بۆ ئەوەی پیلانی داگیرکەری فاشیستێنەی خۆ لەسەر خۆرهلاتی ناوین بەرێوە ببێت بە هەموو هێزی شەرناگیزی و تەکنۆلۆژیای خۆ کەوتووە جوم و جۆلەوە. لەم داویشدا لە کوبانی هێریشێکی ئەسمانی سەر خەلکی مەدەنی و ئەنجامی وە کۆمەلکوژیەک پێک هێنا و تاوانی شەر ئەنجامدا. لێرەدا ئەمە ئەشکارە دەبێت کە ذهنیەتی نیژادپەرستی پیا و سالاری کۆنەپەرستی بەسەر رفتارەکانی دەوڵەتی تورکدا بالا دەستە کەوەی شەری دژایەتی ذهنیەتی ئازادی دیموقراتی و دادپەروەری بەرێوە دەبێت تا بەرێکەوتنی نێودەوڵەتی لەژێر بەرپرسیارەتی دەوڵەتی رووسیادایە. تورکیا چەند بەرپرسیارە لەو تاوانە بە هەمان شیوە رووسیاش ئەوەندە تاوانبارە. هەر بۆیە ئێمە وەکو نونەرایەتی کۆنگرەی ساری ڕۆژاوای کوردستان لە باشووری کوردستان بە هەموو هێز تووربوون و نەڕازایەتی شەهیدکردنی ڕێهەڤالمان زەهرا هەڤال هەبوون و دایکە ئەمینە بە توندی شەرمەزار دەکەن و پەیمان دەدەن ئاستی تێکۆشینی خۆمان بەرز بکەینەوە. هەروها بانگەوازی لە هەموو ڕێکخراوی مافی مرۆڤ نەتەوی یەکگرتو ڕێکخراوی مافی ژنان دەکەن کە ئەو بێدەنگیە خۆیان بشکێنن و کۆتایی بە تاوانی دەوڵەتی تورک بینن. بژی بەرخۆدانی ڕۆژاوە بژی ژنانن ئازادی خواز بمرێ رێژیمی فاشیست. نونەراتی کۆنگرەی ساری ڕۆژاوای کوردستان لە باشوور وەکو کۆمیسیۆنی ژنانی کەنەکە کۆمیتەی ژنانی باکوور ئەم هێرشە بۆ سەر کۆبانی و شەهیدکردنی ئەم ژنە شۆڕژگێر و قارەمانانە بە توندی شەرمەزار و سەرکۆنە ئەەکەین. لە هەر کوێیەک ژن زانا و دانا و بەتوانا بێت خۆی ڕێک بخات ترس و دڵەڕاوکی ئەخاتە دژ بە ژنانی و هەروەها زیاتر تونتر دەبن بەرامبەر بە ژنان و وەک ئەزانین ژن لە ناو سیستمی فاشستی داگیرکەردا جێگای نییە و هەروەها بۆ ئازادی بواری نییە. ئەردوگان بەنیازی دەست بە سەراگرتن و هەروەها گۆڕینی ئەو ناوچەیە بۆ ئەوەی بیکات بە سەڵتەنەتی عوسمانی و ژنان سەر دووبارە بکاتەوە بە حەریمەکانی سوڵتان. کۆتایی هێنان بۆ کۆتایی هێنان بەم هێرشانە ئێمە بانگ لەسەر جەم ژنانی ئازاد و هەروە ڕێکخراوەکانی ژنان ئەەکەین لە بەرامبەر هێرشەکانی دەوڵەتی تورکیا هەڵوێست نیشان بدەن و هەروەها پشگیری بەرخودانی ژنانی کورد بکەن لە هەر کوێیەک بن. هەروەها بانگ لەگەلی کورد و دۆستان دەکەین ناوبەر نەبن لە دژی بەرەی فاشسمی نۆکەرپارێز و هەروەها بێنە بەرەی بەرخودان و فراوانتری بکەن. داگیرکار و کۆمەڵکوژی ئەو دەوڵەتە دژی هێڵی ئازادیە و پاکتاوکردن و قڕکردنی گەلی کورد و پێکاتەکانی تریشە. ئەوەیە هەمان ئامانجیان هەیە لە باشووری کوردستان و لەشکرکێشی و بردومانی کردووە بۆ سەرخاکی هەرێم و چەندان ڕۆڵی گەلەکەمانی تێدا شەهید کردو گیانیان لە دەست داوە. بۆیە ئەو هێرشانەی دەکرێتە سەر گەلی کورد لە هەر شوێنێکی کوردستان هێرشە بۆ سەر ئێمە ژنان و چونکە قوربانی هەرە سەرەکی ژنانن. بۆیە داوا لە کۆمەلگای نێودەوڵەتی و جیهان دەکەین کە هەڵوێستیان هەبێت بەرامبەر ئەو کوشتارەی کوردان و داوا لە تەواوی ئازادی خوازان لە هەر کوێ بن و پێکاتەکان و چنی توێژەکان ژنان ڕۆشنبیران و هەموو پارتەکان لە باشوور و پارتەکانی تر و ڕێخستنەکانی ژنان دەکەن کە بێدەنگ دەبن و خاوەن هەڵوێست بن بۆ ئەو هێرشە ناڕەوایانە کە دەکرێتە سەر گەلەکەمان چونکە هەمان ئامانج و هەمان هەدەفیان هەیە بۆ سەر گەلی کورد. ڕێکخراوی ژنانی ئازادی کوردستان یەکێتی ژنانی کوردستان یەکێتی ژنانی کوردستان ئیدانەی بردومانی کۆبانێ دەکات. بەداخەوە گوندێکی نزیک شاری کۆبانی کوردان و سیمبولی بەرخودانی ژنان کەوتە بەر هێرشی بردومانی فڕۆکەیەکی بێفڕۆکەوانی دەوڵەتی تورک و خەڵکانی سڤیلی ئەو شارەی کردە ئامانج. قوربانی و شەهیدی لێکەوتەوە
کە لە ناویاندا ژنانی تێکۆشەری بزوتنەوەی ژنان و ئەندامی کۆنگرەی ستاری تێدایە. بێگوێدانە هیچ یاسا و ڕێسایەکی مرۆڤایەتی لە کاتێکدا ئەو ناوچەیە خەبات و قوربانیدانی ژنی کورد لە دەستی گروپی تیرۆریستی داعش ئازاد کرا و بوو بە شانازی بۆ ژنانی جیهان. ئێمە وەک یەکێتی ژنانی کوردستان ئیدانەی هەر هێرش و پەلامارێک ئەکەین بۆ سەر خەڵکی مەدەنی لە هەر شوێیەک بێ بە هیواین کە کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەموو ژنانی ئاشتی هەموو ژنانی ئاشتی خواز و یەکسانی خوازانی جیهان لەسەر ئەم تاوانانە بێدەنگ و بێنە دەنگ و بە تاوانی جەنگ بناسرێ وە ژیانی خەڵکانی سڤیل پارێزراو بێ و بە پێی یاسا نێودەوڵەتیەکان. نەمری بۆ شەهیدانی کوردستان، یەکێتی ژنانی کوردستان، مەکتەبی سکرتاریەت. ژن ژیان ئازادی!